الله أكبر الله أكبر الله أكبر. دوای یەک مانگ لە پەرستش و عیبادەت و مانەوە لە مزگەوتەکان دوجار جەژن وەک دیاری خودایی بە موسڵمانان درا. ئەوانیش بە گەرم و گوڕی و جۆش و خرۆشەوە پێشوازی لێ دەکەن. موسڵمانان پەیتا پەیتا بەرەو مزگەوتەکان هەنگاو دەنێن بۆ ئەنجامدانی سونەتی نوێژی جەژنانە و گەردن ئازادی لا یەکتر. الله أكبر الله أكبر. جا جژنی ڕەمەزان و جژنی قوربانیش دەبێت ئێمە وەکو موسڵمان دڵمان لە یەکدی سافکەینەوە بە لێبوردەیی. هەر کەسێک کێشەیەکی لەگە برایەکی تری دەبی لێی خۆش بیت و وەکو لە مساڵەحە و مستەحەفە یەکدی بکەن. یعنی گرنگترین ئەوەیە کە سیلای ڕەحم جێبەجێ بکەین و کە ئەوانە کە لێک عاجز بووینە و ئاش ببنەوە جەژنانە بکەن لەگەڵ یەکتری و هەموو یەکتری بکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. دوای تەوابوونی نوێژی جەژن موسڵمانان بەر لا چوونە دەرەوەیان لە مزگەوت تەوقە و دەستلەملانی یەکتری و گەردن ئازایی لا یەکتر دەکەن. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ڕەمەزان وێزگەی بەخۆداچوونەوە بوو لە گوناه و تاوان. دەبێت موسڵمان دوای ڕەمەزانیش هاوشەوەی ڕەمەزان لەسەر ڕوکنەکانی ئیسلام بەردەوام بێت و نابێت لە پەرستشەکان سارد بوونەوە ڕووی تێبکات. خۆشەویستی کردەوەکە خۆی گەر ئەوەیە کە ئینسان سەری بەردەوامی باکەمیش بی. ڕاستە وەکو مانگی ڕەمەزانمان پێ نەگرێت، خوش داوای نەکردیە، بەڵام دەکرێت مەسەلە لە هەر مانگەشی لە هەفتەی 2 ڕۆژ گەنە لە مانگەی 3 ڕۆژ بە ڕۆژ بن. دەکرێت لە شەوەکان ئەمە شەو نوێژ بکەین، دەکرێت لە قورئان ماری خۆمان نەکەین، ئەوانە هەموو دەکرێتن. و ئینسانیش دەبی لە دوای ڕەمەزان تەڵەبی ئیستیقامە بکە، نەک تەڵەبی ئیستیقالە بکە. داوای ئیستیقامە وەری خۆیان کوی دام لە ڕەمەزان لە پاش ڕەمەزان بەردەوام کە نەک تەقدیمی ئیستیقامە وەری ئیستیقالە لە نوێژ دەکەم لە عیزاب دەکەم لە قورئان. بەڕاستی ئەوە کارە ساتە. لێ ئێستادا ینی سیلەی ڕەحم تۆزێکم بووە، بەڵام دایمەن دینی ئیسلام وا دەکاتن کە ئەو سیلەی ڕەحمە نوێ ببتەوە، ینی هەموو کەسێک وەکو برابی لەگەڵ یەکتریتی ئەوە نەبیتن میسالەن فەرق و جودایی نامینێتن لە مابینی موسڵمانە. ئەو جەژنە ئینشاڵڵا خوای گەورەوە دەکاتن ڕۆژ بە ڕۆژ گرنگترین شتەوەیە کە سیلەی ڕەحم نوێ ببتەوە. ئەمەژە ئەو هیوایە دەخوازین ئینشاڵڵا خوای گەورە لێمان قبوڵ بکە. موسڵمانانی شاری هەولێر جیا لە هەر ناوچە و شار و شارۆچکەیەکی تر گرنگیەکی زۆر تایبەت دەدەن بە بۆنە و مەراسیمە ئاینیەکان بۆی کەوا زۆرینەی موسڵمانان لە مەراسیمە ئاینیەکاندا بەشدار دەبن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.